ساڵی 1963 من چوومە ناو شۆڕشی ئەیلول. ئەو ساڵ لە نێزیکەوە زیاتر بارزانی مناسب. بارزانی هەموو هەوڵ و کۆشیێدا کە شتێ تاقیقا بۆ ملەتی کورد و پەیوەندی ئەکرد بە هەموو جیهاتێک کە بتوانن یارمەتیەکی ملەتەکە بدەن. بارزانی توانی بە ماوەیەکی کەم دەنگی کورد بگەنێتە جیهان و کورد بیناسێنی بە دەرەوە و لە هەر کەسێ سوالت بکردا بە کەم من کوردم پرسیارە لێکردی بارزانی کە ناوی بارزانیان لەگەڵ کوردایەنە زۆر زەحمەت و پەیوەندیەوە، بەڵام لەگەڵ ئەوەش هەموو جۆرەی هەوڵی ئەدا و خەڵکی ئەناردە دەرەوە پێی توانە کە بتوانن دەنگی کورد بێنە دەرەوە. و قەناعەتی ئەو وا بوو ئەگەر هێزێکی گەورە پشتگیری کورد نەکاتن، کورد ناتوانانی بکاتە ئامانجی خۆی، ناتوانێت ئەو هەدافێک کە بۆ یەگەرە تحقیق بێت. لەبەرەوە دایمە هەوڵی ئەدا کە قووەتێکی ڕئیسی دنیا بێتە پاڵپشتی ملەتی. مەلا مستەفای ئینسانێکی سیاسی بوو، لەبەرەوە وەکو دەڵێن هێلکەی نەدەخستە هەموو سەبەتەیە، هەمووی نەدەخستە یەک سەبەتەوە. هەوڵیەدا لەگەڵ سۆڤێت ئەوێ، هەوڵیەدا لەگەڵ ئەمریکا، هەوڵیەدا لەگەڵ ئینگلیز، لەگەڵ دراوسێکانمان، لەگەڵ ئێران و تورکیا و ئەوانش هەوڵیەدا. دەبێت کە مەلا مستەفا ئەیگوت کورد مەبەستی تەنها کوردستانی عێراق نەبوو، دایمەن باسی لە هەموو کوردستانە کرد. هەرچەند کە وە قەزەی ئێمە ئێستا لە کوردستانی عێراقا، لە کوردستانی عێراق ئێمە دەمانەوێت شتێک تاقیق بکەین، بەڵام دایمەن ئەو هەدەفی دووری ئەوە بوو کە کورد هەموو یەکە و ملەتێکی بکات تەقسیم کراوەوە. و تەبیعی پێشترش ئیسپاتی کرد لە دووسێ پارچەی کوردستان شەڕی کردووە. لە ئێران تەنها ئەو بوو لە کوردستانی ئێران لە دیفاعی لە کۆماری مەهاباد کرد و چەند شەهیدیان دەڵێندا. بەرگری لە کۆماری مەهاباد بۆ ڕئیسی بارزانیەکان بوو و چەند جەبهەیەکیان تەسلیم کرابوو و ئەوان شەڕیان تێدا کرد. حقەت چەند شەهیدێکیشان ژمارەی زۆریان شەهیددا لە کوردستانی ئێران. و خۆی کە چوو بۆ کوردستانی ئێران چووە لای قازی محەممەد وەکو سەربازێک، گوتی من وەکو سەربازێک ئامادەمە کە دیفاع لە کۆماری مەهاباد بکەم. دوای تێکچوونی کۆماری مەهاباد پێش ئەوەی قازی بیگیرێ من لێم بیستووە، ئەمە قسەم لە هین بیستووە لە خانمی قازی محەممەد خۆی، دایکی کوڕی ڕەش، لە خۆی بیست پێش ئەوەی بارزانی بگەڕێتەوە بۆ لە سۆڤێت بگەڕێتەوە بۆ کوردستان. من لە ئەڵمانیا خانمی قازی مندین چوومە لای ئەو بۆ منی قسە کرد، گوتی بارزانی داوای لە قازی کرد کە کۆمەڵێک مەهاباد تێک چوو و خەریک من تەسلیم بن. پێی گوتی وەرە خۆت تەسلیم مەکە بە دژوان، وەرە من لەگەڵت ئەبم و حتا ماوینی مەشە دەکەین و مقاومە دەکەین. و ئەو بەیداغی کوردستان من بوو محافزەکەم. من خانی قازیم قسەی کرد، گوتی قازیش گوتی من قدار منداوە کە خۆم تەسلیم بکەم لەبەر ئەوەی نابێ من خۆڕێکەوە جیبێ لەم ئەوە و لەگەڵ ملەتەکە خۆم تەسلیمەکەم، مەسیرمان هەموو یەک بێ. کە بارزانی گەڕایەوە لە سۆڤێت خۆی ئەم قسەی بۆ جێڕایەوە، عینی نەسی ئەم قسەیە وەنتی داوام لە قازی کردووە. وتی قازیش پێی گوتم، گوتی نە ئەمە بەیداغەکەی کوردستان تەسلیمی تۆ دەکەم، من نەبێ خۆم تەسلیم بکەم. وتی من ناچار بووم کوزان گەڕامەوە بەرەو عێراق و پاشان بەرەو سۆڤێت.
كوتني يانزي عزاك حكومة العراق داني لنا ما في كل حكمي ساتي وريكوتني بيصير أساس جبت زيه وهم قولتين دسكول بو سابو ملتي كوت تاريخي ملتي كنا بو كحكومة هيك دان ما في كل بو حكمي ساتي اعترافي رسمي اعترافي رسمي بكريتو اتفاقي رسمي بين الدولة ملا مصطفى طبيعي أمي إني اشتكي قولابو كتحقيق لا هرشان كقناعتي نو كبحث جبت اتفاق جبت كان دان يشتغلون كشي إن متبو توقيعي اتفاق كان دان يشنيك لقضايا مكل ورأي سؤالي رأي هموماني كل رأي تانسيا وحمون ساو رأيهم كأبي اتفاق مكان أما إن بس قولي وتي من بجوية وكان بو نرن الرأي خوي فارسك مادام يو أكثرية حمتن لو الرأيان كرأي وكين من حقدكم ومن رأس اشتيجي باشا بس من قناعة قد يجب كاتنية بحزبي باز كحزب باز من شبجي بس اللي قالوش قينا كم وزايك فلان قراينا وبو يجب كيتر صدام حسين نبيو لقوا يمزح اتفاق ركض مكان بما حنقابل جزور قابل قورابو و برام دركو دواي ما وشي تر بحث نسيب بلان كل باش غزو ولا نكان لا مالي نكان خو طبيعي خوي بيش عندي أن صاري شي سي تجربة لغريان هبو بيش تجربة لغريان هبو أي ناسين ك لبرو دائما هي متماهي بأنه دائما قواني هبو كلا راسيا طبيعي لا يتشك لو إناني باش كزيهي كرديان أو طبيعي معامرة يقول أنا مو كمعامرة يعني كل ضدي جياني خوي ضدي أو رجع من أوسا سفيرهم لإن براغ لتشيكوسلوفاكيا قرابوا مع بعضهم بإجازة وابزام ما نجينو لرقبة أوتومبيل لرقبة موصلة قرامو نتشمو بهولي يكسر تشمو بعضهم خوي أصول واحد كيجا سفير بلا دربات لسجلي تشريفات لقصر الجمهورية مزاك دكاكا قرابته وهذا زيارتي رئيس جمهورية نائب رئيس جمهورية من داواي زيارتي إن كد نائب رئيس جمهورية أوساكا صدام حسين روجي أم بودانم بو روجي باشتر موعدي أم بودانم بو إيوادا من جاوس بحالم زاني قلتم سريكي هوليرة دموها باني وقت شيروان كرم نقربو مناضبو قلتم بيجا قاين مو يبمو هولير باشم باني من نقرمو عصر تسمو مقابلة بهاتمو بو هولير تراون دير بيناتشو أكادريان كلمو تنشتي جواب ومؤامراتشو يكسر من برقيك من نسيب بوهين بو قصر جمهوري بو نائب رئيس جمهورية كموعدة كان تأجيل بكري دوا بخري ناتوان نستعبيا يكسر چون بو برو قلالة بريكوتم بربري بعنيان جيشن بيهم فتشوم وثيا مناصف والله هنا قصري سلام أبو وقتا لويا وش الموي لشكل حرسكاني رئيسي حرسكاني ولا بردركا يجو لك بياسيك كنا حاتشقو يجلا إنا كاني حواركاني وكلا قري تشوفون بوي اتحاد السوفيتي ويجلا قارم على كان ملحق حاتشك كتسايبا من كاد زانيش لجاون وتي ليريا خوتوا بلا تبي من دي من قناعة النكل هو بردميوتي لبنجرة وتوا بنجرة سيركا المشتري مكردي من مستوى وتي تعزج مستوى نبع إسراحة بكاية وجاقاش بوتو دارين توش إسراحة ترباني هرسين شو ملاي بيكوا معني باني
دەبێت بە ئەم معامەرێکە لەیان کرد زۆر مدەبەر بوو عەجیزەش زروفەکە ئاوا بوو کە ئینسان نەتوانی زۆر وەکو عاتیفە و شتیوا دەجوولایەوە ئینسان بە ئینفعالەوە قسەیە کرد بەڵام ئەو نەش لەژا بوون زۆر تەبیعی بوو خۆی ئێمە زیاتر شلەژا بوون لەوێژ نەبووینە لە ئەسنای حادیسەکەەوە بەڵام گوێمان لێ بۆ چاومەوە شلەژا بوو بەڵام ئەو باوەڕی تۆ وتی شتێک ئەگەر مقدرێکە کە خوا هینی لەسەر نەبێ قراری لەسەر نەبێ ترت جێبەجێ نابێن هەرچەند معامەرەیەکی گەورەش لێ بکەن هەرچی لێ بکەن ئینسان نەجاتی هەبێ لە پاشان دوای یەک دوو ڕۆژی تر تەفسیلاتی نەکەی بۆ باسکردین چۆن بوو چۆن دانیشتوونەوە چۆن مەلاکە تەقیونەوە بەرامبەر ئەوەی کە لە بەرامبەر ئەو دانیشتووە لەو ئەسنایە ئەو کابرای ئەوەی شەهید بوو چاچێکە بوو کەوتوتە بەینی مەلاکانەوە سەرۆک بارزانی نەمر و بەینی مەلاکەی کە هینی بۆمبای لە بەدەستراوە ئەوە بوو باعیسیەوە کە محافەزەی ئەو کاتن بۆ پێشمەرکەیە شەهید زۆر داوا کرا کە ئینەکان وەزیرەکان و مۆزەفەکان هەموو انسحاب بکەین ئەوەی کە لە مەسئولیەتی لە حکوومەت دەسا بگرێ بەڵام قبوڵی نەکردوە مستەفا ڕێی بارزانی ئەوە بوو کە ئێمە نابێ بەڵگە بدەین بە حکوومەت نابێت حجەتی چەند بدەینێ کە ئەوان پاشگەز بکەن لێن ئێمە دەبێت ئەو مدەتی کە دانراوە بۆ تەنفیزی و بە ئیتفاقی 11 ئازار با مدەتەکە دەبێت تەواو بکەین شەڕ نەبێتەوە بڵێن مەلا مستەفا لەسەر خۆی شەڕی کردەوە من ملەتی کورد لە من گەورەترە ئەمە ڕێی و گوتی ملەتی کورد زۆر لە من گەورەترە لەبەر ئەوە خەڵک تەسەوڕ ناکات من لەسەر ژیانی خۆم گوتیمە دەست بە شەڕ کردەوە ئێمە دەبێت ئەم فرسەتە تا ئەم 4 ساڵە تەواوی بێ بزانین ئایا جێبەجێیەکەن یان نە تر 4 ساڵەکە 74 کەم مفاوزاتیان دەست پێ کردەوە بۆ شێوەی نەکە شێوەی قانونی حکومی زیاتیەکە من یەکێک بووم لەوانەی لە وەفی کوردی کە حازرە بووم دیار بوو پاشگەزێکی تەواو هەتا ئەوانەی کە بەناو جەبهەی قومی و وەتەنی قومیان لەگەڵیان ببوونە شریکی ئینەکان ماسیەکان لە حزابی تر حزابی وەتەنی تر بەڕاستی ئەوانیش پشتی ئێمەیان نەکرد بەعکس زیاتر پشتی ماسییان نەکرد و زانیان بە هەڵەشتون ماوەیەکی کەم لەوانیشی باداوە هەفتا و چوار طبیب پێی خۆش نەبوو بارزانی نەمەر لەو ڕێیە نەبوو کە شەڕ بێتەوە لەبەر ئەوە دوای یعنی ئاخر جار خوا لێ خۆش بوو دریسی نارد بۆ باقا بۆ گفتوگۆ بۆ ئەوەی هەر چۆنێک بێ ماوە نەدرێت کە شەڕ بێتەوە و ئاخر شت هەوڵیدا لەگەڵیان ئیدریس ئەم اقتراحەشی کردو کە با هەموو شتێک تاجیل بکەین ساڵێکتر تاجیل بکەین بۆ ماوەی ساڵێک وەکو لەم ماوەیە سیقا گەڕێتەوە نەکردن لەگەڵ موافقەتیان نەکرد ئەوان بڕیاری شەڕیاندا بوو بەرەو شەڕەکە ئەوان بەعز زیاتر سەپاندی بەسەر گوێ بەعز زیاتر فەرزی کرد و دیستی شەڕ کرد لە ڕێگەی دەبلۆماسی و ئیتیفاقە سەر بگرێ شەڕ نەبێتەوە لە مفاوەزاتی 1970 کە وەفدی حکوومەت هاتن پێش ڕێککەوتنەکە یەکێک لەوان کە سامەڕایی ناوەکەم ناتە بیر وەزیری ئیعلام بوو ئازام وەختە لەسەرکردایەتی بەعس بوو لە دانیشتنێکە قەڵەمی دا لە مێزەکە گوتی کێڵێ بە عەرەبی کێڵێ کەرکووک
کوردیە کووردە شارێکی کوردی بارزانی جوابی دایەوە گوتی کەرکووک کوردستانە پارچەیەکە لە کوردستان و کەس ناتوانێت نەتوانە من ئەم حەقا لە ملەتی کورد وەربگرێتەوە غەسبی دەکەین کەرکووک قەیناکە بەڵام بڕێن کورد نییە ئەوە ممکن نییە مەڵێ کەرکووک یەکێک لەو ئەسباب و ڕئیسی ئەوم کە شەڕ بێتەوە تەوی بە هیچ نەوەیە بارزانی نەمەر ئامادە نەبوو کە هیچ مساومەیە لەسەر کەرکووک بکە ئەوان بەعسە هێویست تەنازولی تەواو ئێمە بکەین کە علاقەمان بە کەرکووکەوە نەبێ کورد علاقەی بە کەرکووکەوە نەبێ بە کوردستان حساب نەکرێ بارزانی نەمەر ئەمەسیەوە بە کوردستان حساب بکرێ قەیناکە لەبەر ژێردەستی بەعسیش بێ محافزیشی عەرەب بێ ئیدارەی مشتەرەک بێ ئەم شتانە هەموو قبول کرد بەس کەرکووک پارچەیە کرد بێ لە کوردستان ئەم تەرحی قبول کرد کە ئیدارەی مشتەرەک هەبێتن دەبێ اعتراف حکوومەت اعتراف بکە کە بەشێک لە کوردستان بەڵام جارێ وا مەسلحەتە کە ئیدارەی مشتەرەک بێ دەبێت لە نەسی ئەم قانونەیە کە قرار بوو دابندرێن نەس هەبێتن کە ئەمە اتفاق لەسەرکەوە پارچەیەکە لە کوردستان بارزانی نەمر هیچ وەختێ هینی نەبوو باوەڕی نەبوو بە حکوومەتی ئێران و بە حکوومەتی شا نەوسا کە ممکن نییە ئەوان دیفاع لە حقوقی کورد بکەن ممکن نییە شتێکیان بوێ بۆ کورد دروست بێ کیانێ بۆ کورد دروست بێیە بەڵام ئەمە شتێکی کاتیە وەقتیە بۆ مەسلحەتی خۆیان لەبەرەوەی کە ناکۆچیە بوو لە بینێ حکوومەتی ئەوسای ئێران و حکوومەتەکانی عێراق یەکر بە دۆیەکی عێراق قەزیە کوردیان ئیستیغلال دەکرد بۆ مەسلحەتی خۆیان کوردی ژویستی ئەم زروفە ئیستیغلال بکاتن بۆ مەسلحەتی خۆی تا ممکن دەبێت ئیستیفادە لەم زروفە بکات لەبەر ئەوە بارزانی نەمەر حەزی دەکرد کە قووەتێکی گەورەتر بێتە ناو مۆزوعەکان بۆ ئەوەی تەنها ئێران نەبێتن کە باوەڕی تەواوی پێنە حکوومەتی شایەوسا ساڵی 1972 کە نیکسن ڕئیسی جەمهوریە ئەمریکا کە هات بۆ ئێران و شایان دیت و قرار درا کە پشتگیری قەزەیە کورد گرنگ ئەمریکا ئیتساق پەیوەندی کرد بە کورد ئەوسا بارزانی وتی مادەم قووەتێکی عوزمایە لە پشتێمەیە باوەڕی بۆوان هات بە ئەمریکا هات ئەوسا تەعاونی زیاتر لەگەڵیان نەسیب پێ کرد تەبێت دەرکەوت یاوانیش نیە بەڕاستیان نییە دەرکەوت کە ئەمە لەعبەیەکە و زیاتر ینی مهندسی ئەم لەعبەیە کیسینگەرە کیسینگەریش بۆ تەنها بۆ گۆڕین بۆ زەختە لەسەر عێراق حکوومەتی عێراق بۆ مەبەست ئەوەیە کە گۆڕینی سیاسەتی عێراق کەی حکوومەتی عێراق سیاسەتی خۆی گۆڕی و بەرەو غەرب چوو ئەوان وەزە کە قەزیە کورد بێن ئەمەش دەرکەوت لە وەسایقەکانی وزارەتی خارجی ئەمریکا دەرکەوت لەو تەقری سیناتۆر پای و کەم تەقریەی تحقیقی تیا کرد و نەشری کرد هەدەفی ئەسلی دەرکەوت بەڵام دوای تێکچوونیشەوەش شتە دەرکەوت هەموو کەسێک ئەوەی دەزانی هەویش ئەوەی دەزانی کە هەر کەسە هەر قەزەیەک تەداخل بکە و مەسلحەتی خۆیەتی مەسلحەتی خۆی دەوێت بەڵام تا ئەو حەدەی کە هەموو مەسلحەتی کورد قوربانی مەسلحەتی خۆی بکاتن و خیانەت لە قەزەیە کورد بکەوتن ڕاوەتەوەقوانە دەکرێت
طبعا تأثيري وكل مو كل ذا كان تأثيري زور لي بارزاني كذا برام بارزاني درزبوني بارزاني وشخصيتي بارزاني جاو لقوا ما لقى خلشي تر براستي كس نبو ما نشلجه بم هنا برام أو هیچ وقت توازنی خوی لرز ندا هیچ وقت نشلجه هیچ وقت بیرو باورو اواني بملت نقرة ومتأكد رجان ملت توانيه حقي خوي وربقري هالمستمر ذي لسا خباتي خوي أتسانك خيانتي لي بكري أتسانك دجمن بتوانيه وما عيش كم شورش بيرا بلي يا لبيشي بوستي بارزاني قناعتي وابو ك بماج كم كرد تواني دوباره رزقاني خوي زياد تشاكتر تنظيم كاتوا وده تواني نسبة شورش بكم لجران باشتر تواني كارب كا تبي زور أسباب هو ك وايلي بكاكا برياب دا مشررا بجيه مصلحتي زاني يتشك لو أسبابانا أو كتوقعي داكل أقل أمشرران جيليتن دوايا وريكوتين الجزائر كل نتيجة توشي مسبحي شي قولة دابيا هين هيش شر راقرتن رجل لرجان هناك مندوبي شاه هات الله بارزاني وبيغوتو بجياديتي وبيغوتو كأما ركوتوين لقى حكومة العراق وبهمونة وركوتوين ودبيع حدودي إيران كلاوة بيبو جيشي عراقي وحدودي عراقي جبو إما كلاوة بي لبر أوا جيشي عراقي داخلي إيران دبي ولا دواوة دي اللي بشتو دي ولا كل بخاجي إيران بالي بخاجي إيران دا أو كسيكا أو انتواعي نقل كرد أم يعني أفسريتش كرد بولا يعني لقد شائشي لكرد بلام جزء عاطفية وعلاقي تعبتي شي فرنسانية أو يعني خبري وفعلا دواي كان روجي يقدر روج ديمان كأفسري عراقي آتون بو خانة كل سر يعني مرزي حاج مرانو أنا بو استكشاف واستطلاعات يعني خوانا وذكر كقوة لبن حقيقة لكارثة شي جورا بارزاني ملتي نجاح هرتسندا أساو واقعي زور خراب وبيننا بسال بالنسبة للملت سن كتوشي نكسات ويني كجوي مرام لكارثة شي جورا نجاتي ده شرع قرتنا وبو ايش دواي ما شي كم توانرا كدوبارا خون بين دوباره شارژ دست کرد و شارژی گلان و من شارژی گلان کدام شارژی گلان به امتدادی شارژی علمی دزانم چون اویش هرمانی سکی بارزانی خوی بو که لچه دستی بیکن کی دستی بیکن چه بسیار توکل سان خوی تعیین یکرد به فلان و فلان و فلان دایان دبی خوی مهندسی کیه عشان كان خوش توش نخوشي وبرا حكومة إيران تنازلي تنازلاتي كبو إيران وتفضيلي كالتنازل كبو إيران نقلق كرد مثلا تنازل الله هني سيادي عراقي لسر شط العرب حمو شط العرب شط العرب بيشان شط عراقي بو قبولي كل كشط العرب بنيوان بدري إيران وإيران وبعض هني مناطقي حدودي كاختلافي لساهبو و
عێراق بە خۆیدا حساب دەکرد تەنازولی کرد بۆ ئێران. بارزانی زیاتر هیوای ئەوە بوو کە شتێ بۆ کورد جێبەجێ بکات تا ماوە تا خۆی لە ژیان ماوە. هەوڵی ئەوەیدا کە خزمەتێکی گەری کورد بکاتن و ئەیزانی کە دوای ئەو نەکسەیە کە بەسەر شۆڕشی ئەیلول داهات خۆی تووشی ئەم نەخۆشیە و ئەیزانی کە ماوەی کەم ماوە ڕەنگ بێ مەجالی نەبێت کە ئەم هەدافە تاحقیقکە لەوەرەوە تەمێ من تەسیر بوو پێ ناخۆش بوو. بەڵام لەگەڵ ئەوەش وارزانی بە هیچ وەختێ کۆڵی نەدا هیچ کاتێ، یعنی بە پێی دەسەڵات و ئیمکانیاتی خۆی بە پێی زروفی خۆی هەوڵی ئەدا کارشتێ. ئەم ماوەیە من لە ئەمریکا لەگەڵیا بووم، یعنی ڕۆژ نەبوو ئیتساڵێکی سیاسی نەکات کەسێک کۆنگرێسما ئەندامێکی پەرلەمانی مەجلیسی نوابی ئەمریکی سەحافیە کەسێ بزانین قەزەیە کورد کە عەرز بکە مەسئولی ئەمریکا ئیدۆلی تر ڕۆژێ لە نهایەتی 76 ڕۆژی بیرەوەری ئەعلانی حقوقی ئینسان بوو. داوەت کرابوو لە نیویۆرک لە لجنەی حقوقی ئینسانەوە لجنەی ڕئیسی کە تابعی ئومەم متحیدەیە وڵاتانی یەکگرتوو. چوین بۆ ئەوێ من لەگەڵیا بوو محەممەد سەعید دۆسکی پارەقژ محەممەد سەعید دۆسکی ئەویش دەکات. چون بۆ بینایەکە بینایەکە مقابلی بینایی ئومەم متحیدە بوو، جادەیەکیان بن ئەو لەوە جادە بۆ ئیش لەوە جادە بینایی نییە مافی مرۆڤ بەرامبەر ئومەم متحیدە بوو. طبیعی لەو هینە لەو داوەتە بارزانی میێوانی یەکەم میێوانی شەرەف لەنزێک شەرەف بوو داوایان لێ کرد کە قسەیە بکاتن هەرسا لە جێگەی خۆی کە بچێتە سەر نەکەم مایکرۆفۆن و منەسەکە قسە بکە پێش ئەوەی بچێ بۆوێ پەنجەرەیەک بەرامبەر ئینەکە لەو قاعیلێ دانیشتبوون پەنجەرەیەک هەبوو ئیشرافی دەکرد بە سەرینی بینایی ئومەم متحیدە. لە پەنجەرەکەەوە سەیری کرد تقریبەن 2-3 دەقیقە وەستا خەڵکەش پیان سەیر و چیە بۆچی وەستاوە ناد سەیری کرد پاشان هات گوتی زانن بۆ وەستام گوتی من سەیرم کرد ئەمە لە پێشین دەرگای ئومەم متحیدە ئەو هەموو ئاعلامی هەموو دووەلی ئازا کە ئەندامن لە ئومەم متحیدە هەموو بەیداغیان هەیە تەنها بەیداغی کورد کورد کە ملەتێکە 30 ملیۆنە ئێمە حتا ئەوەشمان داوا نەکرد داوامان نەکردو کە بەیداغیان داوامان کردو کە حکمی زاتیمان ئەمەشمان پێڕەوە نابێن بە هەموو میێوانەکان باسی کرد بە میکرۆفۆن ئەمە بیدایەتی نەکان قسەکانی وی مافی جاگوتی کوا مافی ئێمە ملەتێکین کە 30 ملیۆن باسی تەبیعەن کوردستان دەکرد کەم ئین مافی ئەومان نەبێ ئێستا بیناندامدا ملەتیش هەیە بەقەدەر نفوسی بەقەدەر شارێکی کورد نییە ئاڵای هەیە لەوێندە ئەندام تر بووە چەقڵە ڕێزان لە قاعەکەەوە زۆر تەقدیری کرد طبعاً پاشان کەلیمەکە لەسەر ڕۆیی و هینیش محەممەد سەعید دۆسکی نەتێویش بۆی تەرجەمە کرد. ڕۆژێکیان سوحفیە هەبوو ئەو سەحفیە کە تەقریری هین ئەو تەقریری پایک کە لەسەر هینی کیسینگەر تەسەڕوفی معامەرەی کیسینگەر و معامەرەی شا و جەزائیر و ئەوانە تەقریەکەی بڵاو کردەوە کە نهێنی بوو توی ئەم سەحفیە باوی کردەوە لەبەرەوە لە تەلەڤیزیۆنی محەتەیەکی تەلەڤیزیۆنیشی دەکرد دەریان کرد لەو محەتەوە چ ئەم سەحفیە داوەتی کردبوون لە ماڵی خۆی بارزانی داوات کردبوو لێی پرسی لە بارزانین گوتی باشە ئێوە ئەو هەموو هەوڵ و تەقەلاتەندا ئەم جوودامان ئەوەندە ساڵە شۆڕش و ئەوە
ئیتر نوعی موامەرات هەیە لەسەر ئێوە وا دیارە کورد ناتوانانی کە هیچ شتێک تحقیق دەکات بۆ ئێوە ئیمان ناینن بە ئەمری واقع وتی لێ پرسی بارزانی نەمەر وتی چۆن گوتی یعنی کوردی عێراق بتوێتەوە لە ناو قەومیەتی عەرەبە بێتە کوردی تورکیا بتوێتە ناو قەومیەتی تورکیا بێت ئەویش گوتی موچن نییە کورد بتوێتە ناو قەومیەتێکی ترا و کورد هەر دەبێت بگەوە یعنی گوتی لە کابرای شافی تعجبی کرد گوتی لەگەر ئەوەی کە ئەو هەموو کارە ساتە بەسەر کورد هاتووە چەند نزیکی 100 ساڵەتی تاریخی نوێ تاریخی حەدیث کەمە ئەوەندە شۆڕ شەکراوە ئەوەندە لە هەموو پارچەکانی کوردستان و کورد نەگەیشتەوە مامان خۆی تووشی ئەو کارە ساتە بوو هێشتا هەرواز نایەنن وتی هێشتا هەرواز نایەن تا نەگەین بە ئەوان وەڵی نازانم سەرم سۆڵ دەمێ لە ئێوە و لە ملەتە ئیتر بارزانی نەوێت بە هەموو مناسبەتێکی کردووە ئیستیغلال کردو بۆ ئەوەی کە طرحی قسەی کوردی کرد بۆ ئەوەی کە چ سوودێکەیە بۆ ملەتی کورد هەوڵ بدا بەدەستی بێت هەموو هەوڵدانی بارزانی بۆ پەیداکردنی دۆست بۆ کورد منتاقەکەی لەوەی لە مەسلحەتی کورد بووە ئەم دۆستە توانی شتێک بۆ کورد لە 11 ساڵ ئەوەندە لە سۆڤێت ماوە لە ئیتحادی سۆڤێتی ئەوسا دەبێت دۆستی زۆر بوو دۆستی لە کاربەدەستان زۆر بوو لێن لەوانە خڕۆشە کە دۆستی شخصی خۆی بوو بەڵام بارزانی مەبەستی لەو دۆستایەتێکی بوو علاقەی هەرما بوو لەگەڵ سۆڤێت بەڵام هەوڵی دەیویست کە شتێک بۆ کورد بکەن مەبەستی ئەوە بوو کە شتێک بکەن یارمەتیەکی کورد بدەن کە قەناعەتی هات چیە پێ ناکرێ هیچ ناکەن بۆ کورد هەوڵیدا ئەمریکا شتێ بکات دۆسیاتی لەگەڵ ئەمریکا دۆسیاتی لەگەڵ جیهادی تر کێ بتوانی شتێک بۆ کورد بکات ئەوە منتەڵەقە هەدەفەکە و نسبەت ئەوە مەسلحەتی کورد بوو بارزانی ئینسانێکی زۆر متەواضع بوو یعنی خۆی بە گەورەتر نەتزانی لە کەس و مناڵێ بچووە لای لە پێشی هەڵەسا بەخێرهاتنیە کرد احترام و لەگەڵ دادەنیشت لەگەڵ ئەنواعی کەس هەر لە طبقەی مسەقف لە هەتا جوتیار و فەلاح و لەگەڵ دادەنیشت و هەر کەسە پێینی زروفی خۆی قسەی لەگەڵ کرد بارزانی ئینسانێکی دووربین و زۆر بعضی جار بعضی هینی حکمی دەدا لەسەر شتێک یا ڕێیەکی دەدا لەسەر مەوزوعێک احتیمالە زۆر کەس ئەوانەی کە لەگەڵی بوون ئەوانەی کە لەوێ بووین حاضرە بوونن پێمان سیر بوو و پێمان لای ئێمە نەبوو کە قابلی تەطبیق نەبوو دوای ماوەیەکی کەم دەردەکەوت کە یا جێبەجێ وەکو ئەو گوتوێتی یا ڕێیەکەی ئەو بەڕاست دەدەچووە پاشان بارزانی قووەی ئینی خەڵک ناسینی زۆر بە قووەت بوو میوانێکی هات بۆ یەکەم جار مەسئولێکی حکوومەت یا شەخصێک لە دەرەوە هات نەیدیوە دوای بە خێرهاتن و جاوەنە و شت دەنگی ناکردن بارزانی مەجالی ئەدا ئەو کەسە قسە بکە ماوەیە کە قسەیە کرد ئەو کەسە ئیتر بۆی معلوم دەبوو کە چۆن ئەم شەخصە چۆن ئەم شەخصە نەوعیەتی چۆنە سووبی چۆنە بۆی کەشفە بوو ئیتر بە پێی ئەوە قسەی لەگەڵ کرد بێ نەقلیەتی ئەم شەخصە کارتوتە لای پێ ئینسانێک بوو باوەڕی بە عەدالەی ئیجتیماعی هەبوو ئینسانێک بوو باوەڕی بە حقوقی ملت هەبوو بە حقوقی جوتیار و فەلاح هەبوو
زدی ظلم بوو، زدی تعدا بوو، قبولی نەکرد بە هیچ نەوعێ پێشمەرگەیە یا کەسێک یا مەسئولێک تعدا بکە لا هینێک لە و جەرایم زۆر کەم بوو لە کاتی ئەو و ئەوەی کە جەریمەیەکی بکرا دەبایە عقابی بدرێتێ بۆ خەڵکیتر بێتە و وەکو گوتم بارزانانی خۆی لە هەموو کەسێ بچووکترە زانێ خۆی مەسەلەیەکی بۆ جێڕامەوە وتی ساڵی 63 لە منطقەی بارزان تازە شەڕ ڕەسی پێ کردبوو تیارە و شدا هاتوون وتی خەڵکەکە دەچوونە دەرەوە لەبەر تیارە وتی منیش نەگەڕام سەریانە بەسەر خەڵکان جارێکیان گوتی چوم سابری کوڕم یەکێک لەوانە بوو کە چووە دەرەوە جێگای لە تیارە خۆی محافەزە بکە وتی دیم سابر تۆزێ بە ناڕحەتی دانیشتووە تووڕە بووە هیچ پێم وتم سابر چییە بۆوە ناڕحەتی بۆ چی وتی گورگۆ قسەی پێ وتم گورگۆ یەکێک لەو پێشمەرگەیەک پیاوێکی پیر بوو پێشمەرگەیەکی کۆم بوو یەکێک بوو لەوانەی لەگەر بارزانی نەمەر چوو بۆ سوڤێت وتی گورگۆ خۆی لێ تووڕە کردم وتی چی پێ گوتووی گوتی پێ گوتوم بۆ من خوڵامی باوکی تۆم گورگۆ بە سابیری بوو تو سابیری کوڕی مەرامەس بارزان وتی منیش پێکەنیم وتم سابر بۆ تو نازانی تۆ تازە زانی کە من و تۆ هەردووکمان خوڵامی گورگۆ ئەمسالی گورگۆینە لەو ئێمە خوڵامی ئەوان وتی وام گوتی تر کڕ بوو سابر کرد یعنی خۆی بە خوڵامی هەموو کەسێکە لە ملەتە لەبەرەوە ئەو ناوەی دەرکرد لەبەرەوە ئەو خۆشەویستی پێدا کرد لە ناودڵی میلەتەوە ئەمە کە لە ئەمریکا بووین عەبدوڕەحمان بەناوی تەباخی خاصی خۆی لەگەڵی بوو لەگەڵی هاتوچە دەکرد بۆ هەر چوبایە و چێشت توشت بۆ دەکردەوە کاغەزی بۆ نووسی بووە بارزانی کاغەزێکی بۆ نووسی بوو سەلام و ئیحترام و هەواڵپرسی جابیە بە خەتی خۆی بۆی نووسی بووە ژێرەوە کە ئیمزاکردن خادیمکم مستەفا بارزانی بۆ تەباخەکەی بۆ تەباخی ئێستاش کاغەزەکە لایمەوە لەو ڕۆژە لەم نزیکانە لە هینێکی بڵاوکلۆ لە ڕۆژنامەیەک لە مەنجلێ جا بەنسبەت خەڵک ئەو ئاوا بوو خۆی بە خزمەتکاری ئەو ملەتە دەزانی نەک خۆی بە گەورەی ملەتە دەزانی لەبەر ئەوە ملەتیش احترامی گرتووە خۆشەویستی ناودڵی خەڵکا ئینسانێکی زۆر متەواضع بوو وەکو گوتم ئینسانێک بوو کە هیچ کات هێشتێکی بۆ خۆی نەدەویست من دیوە خۆی بەدەستی خۆی جلی خۆی دووریتەوە یا پێڵاوی خۆی پی نەکردووە دیومە لەسەر بەتانیەیەک لە ژێر بەردێک خەوتووە لەسەر نان و ماستێک یارەی کردووە بەڕاستی ئینسانێک حادسەیەک بیردێ جارێکیان ساڵی وابزانم 69 بوو من این بووم مەسئولی بەشی عەدلی بووم لە مەکتەبی سیاسە مەکتەبی تەنفیزی ئەو ساحە بووم قسمی مەحاکیم وەنا عایلی من بوو ڕۆژێکیان دوو کەس بە شەڕ هاتبوون یەکێکی بریندار کردبوو حەبس کرابووە ئەوەی کە برینداری کردبوو ئەوەی تر خزمێکی چوو بۆ لای بارزانی نەمەر بە شێوەیەک تێگاندوو کە خزمەکەی ئەو تەعەدای لێ کردووە حەبسیان کردووە بارزانی نەمەریش نردبووی کە ئەم کەسە بەرەڵا بکرێ بەردێت دەبێ حاکمەکە هات بۆ لای من گوتی مە بەریان داوە پێم ناخۆش بوو تووڕە بووم کە دەدەبای ئەوە بەردێت چونکە ینی کردووە کۆبوونەوە هەبوو لە حاجی عومەران من نەچووم بۆەوە کۆبوونەوەیە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی مەکتەبی تەنفیزیە بوو لە جێر سەرکردایەتی بارزانی سوالی کردبوو بۆچی دیار نییە گوتیان
هین بووە تووڕەوە فەرمووی لە چی حادسەکان بۆ گێڕا وەڵا هینێکی وتم بینی نرد بە دوایەوە وتیان بارزانی ئەمنی کردووە منیش چوو دانیشتمی وتی وەرە دانیشە تا کۆبوونەوەکە تەواوێ دیش دانیشتن دوای کۆبوونەوەکە هات دەستی خستە سەر شانی گوتی ئێوە هەمووتان غەڵەت دەکەن من دەنگ ناکەم لێتان نەبوورم ئێوە غەڵەتتان کردووە جارێک ئەگەر من غەڵەتێکم کرد حەقی وایەوە لێم ببورن وەرەوە داوای لێبوردن دەکەم منیش پێم گوتم ئەمە تۆ داوای لێبوردن چۆن دەکەم بەڵام نەدەبوایە کاغەز بۆ حەبسخانەوە یەکسەر بەم نەدوو گوتوایە من لەمنا وتی لەمجای ئێستا بنێرن بیگرنەوە کابرا بگرنەوە چۆن نۆڵە ئینما کرد کابرا عریزەیدا سوڵحیان کرد دستە لای سوڵحیان کردن جەبەرمانەوە جاوا بوومە بارزانین بێکومان شخصیەتی زۆر عەزیم بوو شخصیەتێک بوو خزمەتی کوردی کرد و دەبێ ممکنە شێوەی سلوبی ئەو لە ئیشکردنا لە بیرکردنەوە جیاو لەگەر بیر و باوەڕی زۆر لە جیلی تازە بەڵام بە ئوسلوب و بە شێوەی خۆی تا ئێستا لە تاریخی کورد تاریخی معاصری کورد نەبووە یەکێ وەکو بارزانی خزمەتی گەری کوردی کردووی و تەحقیقی ئەو ئەهدافی بۆ کردوێت ئەم زروفەی کە ئێستا هاتووە هەڵکەوتووە بۆ کورد بۆ سەرکردەکانی کورد ئێستا ئەگەر ئەو زروفەی بۆ بارزانی نەمەر لە کاتی کە ئەو مەوجود بوو دەبە بێگومان دەیتوانی تەحقیقی کیانێکی کوردی بکات